پاشەوەی خانمێک کە سەردانی بەشی فریاکوتنی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی کرد کە ئاگادار کرایەوە ئێمە وەکو پزیشکێکی پسپۆری ئافرەتان کە خانمەکە ئازارێکی زۆری هەیە لە بەشی خوارەوەی لای چەپی سکی پاش پشکنین بۆی دەرکەوت کە خانمەکە دووگیانبوونی دەرەوەی منداڵدانی هەیە بەڵام دووگیانبوونەکە بۆتە هۆی ئەوەی کە ئازارێکی ئێجگار زۆری بۆ دروست بکات بە شێوەیە کە هەست بەسەر گوێش خواردن و هەروە ڕشانەوە بکات پاش ئەوە دەرکەوت کە دووگیانبوونەکە لە بەشی هێلکەدانی لای چەپێتی کە بۆتە هۆی تەقینی هێلکەدانەکە و هەروە خوێنبەربوونێکی زۆر بۆ خانمەکە لە ماوەی کەمتر لە نیو کاتژمێر کە توانرا خانمەکە ئامادە بکرێت بۆ نەشتەرگەری و ببرێتە ژووری نەشتەرگەری و نەشتەرگەرێکی بەسەرکەوتوی بۆ بە ئەنجام بگەێنرێت و زۆر سوپاسی تیمی فریاکەوتنی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی یەکەم هەروەها تیمی نەشتەرگەری کە هاوکارم بوون بۆ بە ئەنجامگەیاندنی ئەو نەشتەرگەریە کە بۆی هۆی ڕزگارکردنی ژیانی خانمەکە و توانرا بەسەرکەوتوی بە ئەنجام بگەێنرێت چونکە بەڕاستی دووگیانبوونی دەرەوەی منداڵدان یەکێکە لەوانەیە کە زۆر مەترسیدارە بە تایبەت زۆرترینی کە لە بۆری هێلکەدان ڕوئەدات بەڵام لەم خانمەیە کە زۆر کەمە سەتایە کە ڕێژەکەی لە هێلکەدانی لای چەپی بوو ئەو بۆی هۆی تەقینی هێلکەدانەکە و خوێنبەربوونێکی ئەجگار زۆر بۆی کە زیاتر لە نزیکەی 3 بۆتڵ خوێن لە ناو سکی دایکە خانمەکەیە بوو و ئەمەش کە توانرا بە زووترین کاتژیانی ڕزگار بکرێت و نەشتەرگەریەکە بەسەرکەوتوی ئەنجام بگەێنرێت زۆر سپاسدانەکەم. میهرەبانی دڵسۆزی و لێزانی